پەیوەندیەکانی تورکیا و ئەمریکا بەرەو ئاڵۆزی زیاتر دەڕۆن. دابەزینی بەهای لێرەی تورکیاش زیانی لە ئابووری ئەو وڵاتە داوە. بەهۆی ناکۆکی لەسەر چەند دۆسیەیەک ڕۆژ دوای ڕۆژ پەیوەندیەکانی تورکیا و ئەمریکا لاواز دەبێ. ئەو دوو وڵاتە لە هاوپەیمانەوە بەرەو دوژمنایەتی هەنگاو دەنێن. ئەمریکا و تورکیا ماوەیەکی زۆرە هاوپەیمانی یەکترن، بەڵام کاتێک لە 2016 کودەتای سەربازی لە تورکیا شکستی هێنا، بەرپرسانی تورکیا بزوتنەوەی خزمەتیان بە ئەنجامدانی کودەتاکە تۆمەتبار کرد. دوای چەند جارێکیش لە داواکاری تورکیا بۆ ڕادەستکردنەوەی فەتحوڵا گولەن ڕێبەری ڕەوتی خزمەت کە ئێستا لە ئەمریکا نیشتەجێیە، ئەمریکا ئامادە نەبوو داواکاریەکە جێبەجێ بکات. بەو هۆیەوە پەیوەندیەکانی ئەو دوو وڵاتە بەرەو ئاڵۆزی هەنگاوینە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا پەیوەندیەکان زیاتر گژی بەخۆیەوە بینی. کاتێک تورکیا داوایەکی ئەمریکای بۆ ئازادکردنی قەشە ئەندریۆ برۆنسنی بەڕگەز ئەمریکی ڕەت کردەوە کە ماوەی 2 ساڵە بە تۆمەتی پاڵپشتی لە تیرۆر دەستگیر کراوە. لە کاردانەوەی ئازاد نەکردنی قەشەکە ئەمریکا سامان و دارایی وەزیری داد و ناوخۆی تورکیای بلۆ کردو. باجیشی بەڕێژەی لە 120 لەسەر ئەلەمنیۆم و 150 بۆ سەر پۆڵای تورکیا زیاد کرد. بەو هۆیەشەوە لیرەی تورکی ڕیکۆردێکی مێژووی لە دابەزین تۆمار کرد کە ئێستا $100 ئەمریکی بەرامبەر 643 لیرەی تورکی لە بازار ماڵمەڵی پێوە دەکرێت. ئەمەش زیانی گەورەی ئابووری لە وڵاتە داوە. لای خۆشیانەوە بەرپرسانی تورکیا بۆ ڕێگەکردنی زیاتر لە دابەزینی درای وڵاتەکەیان داوایان لە هاوڵاتیان کرد دۆلار و یۆرۆ و زێر بە لیرە بگۆڕنەوە. بۆ کەمکردنەوەی سزاکانی ئەمریکا، تورکیا دەیەوێت ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ چین و رووسیا و ئێران پەرە پێ بدات. جگە لەوەش تورکیا و ئەمریکا سیاسەتیان لەبارەی دۆخی سووریا و سزاکانی سەر ئێران جیاوازە. سەرەڕای نیگەرانەکانی تورکیا، ئەمریکا هێزەکانی سووریای دیموکراتی لە ڕۆژئاوای کوردستان پڕچەک کرد لە کاتێکدا تورکیا داوا دەکات ئەمریکا وەک هێزێکی تیرۆریست بیان ناسێنێت. لە هەمان کاتدا دوای ئەوەی ئەمریکا سزای بەسەر ئێراندا سەپاند و داوای لە وڵاتان کرد مامەڵەی بازرگانی لەگەڵ ئەو وڵاتە نەکەن، لە بەرامبەردا تورکیا ئامادە نەبوو مامەڵەی بازرگانی و نەوت لەگەڵ ئێران ڕابگرێت. بە بڕوای چاودێرانیش ئەگەر ئەمریکا پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا ئاسایی نەکاتەوە، ئەوە تورکیا دەچێتە بەری رووسیا و ئێران و وەک بەدیلی ئەمریکا مامەڵەیان لەگەڵدا دەکات.